وەگەوەی خۆتان ئاماژەتان پێدا بەداخەوە ئەمساڵ ساڵێکی زۆر کەم باران و وشکە ساڵیە هەم لە ئێران و هەمیش لە عێراق و هەرێمی کوردستان. ئێمەش هەموو کێشانەی گەلی ئێوە هەیەتی لە هەرێم و عێراقدا گەلی ئێمەش بە هەمان چەشن لە ئێران هەیەتی. لە هەموو پارێزگا جیاوازەکانی ئێراندا تەنانەت لەو پارێزگایانەش کە بە شێوەی نەریتی لە ساڵانی ڕابردوودا کێشەی ئاویان نەبووە و بەڵام لەم ساڵدا لەگەڵ گرفتی کەم ئاوی ڕوبەڕوون. ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە 60% کەمی کردووە و هیوادارین بە ئیدارەدانێکی باش لەلایەن هەردوو لاوە خەڵکی بە کەمترین گرفت ئەمساڵ بەڕێ بکەن. میشه مردم با کمترین مشکل امسال رو که سال خشکسالی هست سپری بکن. در مورد بحث ویزای گردشگری لەبارەی هەلومەرجی ویزای گەشتیاریشەوە دۆخی کۆرۆنا لە ئێران هێشتا نەگەشتووەتە دۆخێکی جێگیر. بە پێی ڕێکارەکانی دەستەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئێران پێدانی ویزای گەشتیاری بۆ هەموو وڵاتان ڕاگیراوە و هیوادارین بە چوارچێوەی پرۆسەی وەرگرتنی پێکوتە کە لە ئێراندا دەستی پێکردووە و بە پێکوتە ئێرانیەکان کە خۆشبەختانە ئێمە 2 پێکوتە ئێرانیمان چووەتە بازنەی بەکارهێنانی گشتیەوە. لە ماوەی چەند مانگی داهاتوودا ڕێژەی ئەو کەسانەی پێکوتە وەردەگرن بەرزکرد بکەینەوە و دۆخی کۆرۆنا جێگیر بێت و بە مۆڵەتی دەستەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئێران ئێمە بتوانین ویزا بدەینە هاوڵاتیان. از ستاد کرونا ما بتوانیم ویزا رو صادر بکنیم.